وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ئاشکرا دەکات کە هەرێمی کوردستان زۆر بەسەرکەوتووانە ڕۆبەڕووی پەتای کۆڕۆنا بووە و نمونەیەکی سەرکەوتووی بەرەنگاربوونەوە بووە لەسەر ئاستی عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهانیشدا. طبعا لە هەموو جیهاندا ڕێژەی توشبوون و بڵاوبوونەوە و تەشەنەکردن کەم بۆ تۆ ناڵێن نەمایە مایە بەڵام کەم بۆ تۆ زۆر هەرێمی کوردستانیش زۆر سەرکەوتوانە ڕوبەڕووی بەرەنگاربوونەوەی ئەم پەتایی کردە لە مەزدە سەرتاوە و لەسەر ئاستی عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە جیهانیشدا نمونەیەکی سەرکەوتووی بەرەنگاربوونەوە بۆ لە هەموو ئاستەکان حکوومەتی هەرێمی کوردستان زۆر پاڵپشتی مادی و معنەوی و بە پشتگیری هاوڵاتیانیش هەموو لایەنە پەیوەنددارەکان بۆ ئەم سەرکەوتنە لە بەرەنگاربوونەوە پرۆسەیەک و پرۆسەیەکی داینەمیکی و بەردەوام بووە مانایە نیە تەنها لەو مانگەدا یان لە مانجی پێشوویان لەو وەرزەدا. لەلایەکی ترەوە بابەتی هێنانی دەرمان و ساختە و قاچاغ و ساختکردنەوەیان یەکێکە لەو تیبینی و ڕەخنە و سەرنج و گلەیانەی کە بەردەوام لە کەرتی تەندروستی دەگیرێن. چەندین دۆسیەی لێکۆڵینەوەمان هەیە دۆسیە حواڵەکردنی دادگامان هەیە من ئێستا نامێ ناوە کۆمپانیەکان بدەم ئەگەرنا بە ژمارە دەتام پێت لێم چەندین دۆسیە هەیە لە نایاساییبوونی دەرمانەکە لە ناو دەرمانخانەکەدا لە کۆمپانیەکەدا کۆمپانیا داخراوە هەڵۆشاوەتەوە حواڵی دادگا کراوە ئەمە جگە لە داخستنی ڕۆژانە و غەڕامەکردن و ئاگادارکردنەوە دەست بە سەرداگرتن و مسادرەکردنی هەموو ئەو بابەتانە بۆیە ئەمە پرۆسەیەکی بەردەوامە بەڵام ئێمە بەڕاستی هاوکاری هاوڵاتیشان مندوێ هاوڵاتیان خۆشیان دەبێت بەشێک لە چاودێریکردن ئەگەر دەرمانێک ستیکەری نەبێت و ڕێگە پێدانی نەبێت و بەڕێگایەکی یاسایی داخل نەبێ نابێت دەرمان بچێ بەکاری بێنێت بە تایبەتیش بەبێ ڕێنمایی پزیشکی. نەبوونی دەرمان لە نەخۆشخانەکانی سلێمانیدا کاردانەوەی بەرفراوانی بەدوای خۆی داهێناوە لەبارەی هۆکار و کێشەی نەبوونی دەرمانەوە سامان بەرزنجی وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ڕای دەگەیەنێت. ڕەزامەندی هەیە بودجەت هەیە تەرخانکراوەت هەیە هەموو شتێک هەیە پرۆسەکەش لە سلێمانیەوە بەڕێوە دەچێت لە هەولێرش لە هەولێرەوە بەڕێوە دەچێت لە دهۆک لە دهۆکەوە بەڕێوە دەچێت پرۆسەکە چیە تەندەرینگە دەرخستەیە ئامادەکردنی لیستەکانە دواتر ئیعلانکردنە وەرگرتنە تحلیلکردنە تا ئیحالەکردن بۆ ئەو کۆمپانیای بۆ دابین دەکات دواتریش تەصفیی بۆ دەکەی کۆمپانیا دەرمان دەداتێ بە مقابل تۆ مزەکەرە و چەکی بۆ دەکەی هەل لە سلێمانیەوە چەک کەس دەبێت بچێتە بانکەکانی سلێمانی پارەکردن لە دوهەمین قۆناغیان کە چەکەکە دەبێت خرج بکرێت لە بانکەکان چەکیان بۆ سەرف نەکراوە شایستەکانی وەرنەگرتووە بانکەکە پارەی نەبووە نەیدا و نادات ئەوە بابەتێشترە پەیوەندی بە وەزارەتی دارایی هەیە بانک ئایدی ئێمە نیە ئایدی وەزارەتی داراییە بۆیە دەکرێت وەزارەتی دارایی ڕوونکردنەوەیسان بابەت هەبێت ئەگەر نا لە ڕووی لایەنی تەندروستی بودجە و دەسەڵاتی تەواو بە هەموو پارێزگاکان درایە بە هەموو بەڕێوەتی شتەکان. لە کوتایی چاوپێکەوتنەکەدا لەگەڵ دەنگی ئەمریکا سامان بەرزنجی وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان گوتی دڵنیایی بە هاوڵاتیانی سلێمانی دەدەین کە هەوڵ دەدەین بتوانین ئەو کێشەیەیان بۆ چارەسەر بکەین. ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا هەولێر.